دەست بەسەرکرانی زیاتر لە 20 معلم و چالاکی پیشەیی لە شارەکانی کوردستان. لە بەرەبەرەی کۆبوونەوەی ناڕەزایەتی مالیمانی شارەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژی چوارشەمە 25 گوێزەردان زیاتر لە 20 معلم و چالاکی پیشەیی لە شارەکانی سنا، دیواندەرە و سەقز دوای بانگکران بۆ ئیدارەی ئیتلاعات دەست بەسەر کراون و بە زۆر بەڵێننامەیان پێ واژۆکراوە. بەپێی راپۆرتەکان 18 معلم و ئەندامی ئەنجومەنی پیشەیی مالیمانی کوردستان لقی سەقز زەویە دوای بانگکران بۆ ئیدارەی ئیتلاعاتی سەقز دەست بەسەر کراون و تا ئێستا ناسنامە 11 کەسیان بەناوەکانی خالید عەبدوڵڵایی، سولەیمان عەبدی، عەزیز مەرزی، سەلاح سورخی، محەممەد فەتاحی، لوقمان ئەڵڵامورادی، ئەحمەد قادری، کەیوان ئەحمەدی، خالید شەیخی، ئەنوەر فەرەجزادە و سەلاح حوسەینی ئاشکرا کراوە. جێگای ئاماژەیە هاوکات 5 ئەندامی ئەنجومەنی پیشەیی مالیمانی دیواندەرە بەناوەکانی ئومید شا محەممەدی، عوسمان ڕەزایی، هیوا قوڕەیشی، پەرویز ئەحسەنی و کاوە محەممەدزادە پاش بانگکران بۆ ئیتلاعاتی ئەو شارە دەست بەسەرکراون. لەلایەکی دیکەوە مەریەم ئەحمەدی، ڕەزا ئەلیاسی، بەها مەلەکی، جەبار پاکزاد و فاتح ئەسەدی معلیمان و چالاکانی پیشەیی شاری سنا کاژمێر 35 خولەکی ئێوارە لەلایەن ئیتلاعاتی سنەوە دەست بەسەر کراون. بۆ زانیاری زیاتر سەبارەت بە ئەم بابەتە هاوڕێ ئاکۆ ئەنوەریمان لەگەڵدایە، ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە. هاوڕێ ئاکۆ سڵاوت لێبێت و بەخێر بێ. دوایین زانیاری سەبارەت بە ناڕەزایەتی معلیمان و دەست بەسەرکراوان چییە؟ زۆر سپاس هاوڕێش، لێر منیش سڵاوم هەیە بۆ و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. هەروەک ئاگادارن ماوەیەک لەوە پێش لەسەر داخواز و فەراخانی کانونی سنفی مامۆستایان قرار وا بوو کە ئەمڕۆ پێنجشەممە 26 جۆزەردان سەعات 10 دەی سەر لە بەیانی لە تاران لەبەر بەردەم مەجلیسی شوڕای ئیسلامی و لە شارەکانی تر لە بەردەم نهاتهای مربوط بە ئامۆژپەرۆرش و ئوستانداریەکان ومانە کۆبوونەوەیەکی مامۆستایان بکرێت. دیارە ئەم کۆبوونەوەیە وەڵامی پێدراوە لە زۆربەی شار و شارۆچکەکانی ئێران و بەتایبەت لە کوردستان وەڵامی پێدرا و سەعات 10 سەر لە بەیانی بڕێکی زۆر لە مامۆستایان لە بنەماڵەکانیان لە دانش ئاموزاکان و خوێندکارەکان بۆ پشتیوانی لە مامۆستاکانیان هاتبوونە سەر شەقام و خواستەکانیان مەترەح کرد. لە کۆتاییشە قەتەنامەیەک یا بڕیارنامەیەک درا دەرەوانێ کە ئێستا لە مەجای ترە حتمما تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە وردی بازڵەوە دەکات. بەڵام هەر لە دوێکەوە لە دوای بەزانینی ئەوەی کە پێشوازی کراوە لەم فەراخانەی کانونی سنفی فەزایەکی ئەمنیەتی لە هەموو شارەکان بەتایبەت ئەو شارانەی کە پێشتر تەجەمعاتی مامۆستایانی تیا بەرگوزار ببوو. ئەو کۆڵانانەی کە منتەهی بوون بە ئیدارەی ئامۆژپەرۆرش سەر شەقامە ئەسڵیەکان، مەیدانە ئەسڵیەکان هەموویان ملیتاریزە ببوون، نیروهای سەرکوبگەری کۆماری ئیسلامی تیایان نیشتەجێ ببوون و فەزایەک لە ڕوعب و وەحشەتیان دروست کرد بوو بۆی کە مامۆستاکان بترسن و نێن و ئەم تەجەموعە بەرگوزار مەکەن. بەڵام بەعکسی ئەم حاڵەتە ڕوویدا ئەوە ئەم ترس و فەزایی کە کۆماری ئیسلامی دروستی کردبوونە بۆ مانع بۆی کە خەڵک بێتە سەر شەقام مامۆستایان بێن داخوازیەکانیان جارێکی تر مەترەحکەن. پێشەوەی کە من بچمە سەر وردەکاریەوەی کە چ ڕوویداوە پێویستەوە بیربێنمەوە کە داخوازیەکان بۆ ئەمڕۆ لە چەند بەندە خولاسە ببوانێ کە بۆ بە خواستی معتەرزین و ناڕەزایەتیەکان ئەمڕۆ. یەکیان لەوانە هەروانەی پێشوو بوو بە کردەوە دەرهێنانی یاسای ڕۆتبەبەندی و هەمسانسازی، ئازادکردنی بێقەید و شەرتی گیراوەکانی پێشووی مامۆسایان کە هەر ئێستاش ئەوەتان لە بەندیخانە وەکو ڕەسوڵی بۆداغی، ئەسکەندەری لوتفی، ئەزغەری ئەمیرزادەگان، مژگانی باقری و شەعبانی محەممەدی و دەیان مامۆستای تر کە پێشە لە ئەترازەکان ئێستا لە زیندان و وەکیل بێدادگایی کردن بێ ئەوەی کە چارەنووسیان معلوم بێ لە زیندانی سەربەڕژی من. بەڵام یەکێک لە خواستەکانی ئەمڕۆی ناڕزایەتەکان و خۆپیشاندەران ئازادی دەستبەجێ ئەوان بوو. یەکێکی تر لە خواستەکان
پێکهێنانی دادگایەکی ڕەسانەیی بۆ ئەو سێناریوانەی کە کۆماری ئیسلامی ماوەیەک لەوە پێشدروستی کردبوو بە تایبەت ویدۆیەک لەبەرەوەی کە دوودانە هەڵسوڕاوی سنفی مامۆستایان لە فەڕەنساوە هاتبوون و چاوپێکەوتنیان لەگەڵ کۆمەڵێک هەڵسوڕاوی بزوتنەوە کۆمەڵایەتەکان وەک ڕزای شەهابی و شعبانی محەممەدی وەسکەندەری لوتفیوان کردبوو و ئەمانەیان بە ئەمنیەتیکردنی ئەم هەڵسوڕاوانە و خستنە زیندانی ئەمانە بە بەهانەی ئەو چاوپێکەوتنە و تەنانەت خستنە زیندانی ئەو دوو فەڕەنسەویەش یەکێک لە خواستەکانی ئەمڕۆی ناڕەزایەتیەکان ئەوە بوو کە دادگایەک پێک بێنرێ و بکران و ئەوانەی کە ئەم نەوعویدۆ ئەو سناریوانە دروستەکرێت بخرێنە دادگاوە. لار حاڵ هەل لە سەرەتایی ئەمڕەوە بە تایبەت لە شارەکانی کوردستان فەزا بە شدت میلیتاریزە بوو. فەزایەکی ئەمنیەتی لە کامیاران، لە مەریوان، لە سەقز، لە سنا، لە بیجار، لە هەرسین لە هەمووی ئەمانە پێشوازی کرا لەو مامۆستایان هاتبوونە سەر شەقا. بەڵام ئەوەی کە لە هەواڵەکانە حتممەوەش خۆتان ئاگادارن و مرکزی خەبەری تەلڤیزیۆنی کۆمەڵ ئاگادارە کۆمەڵێک لەم هەڵسوڕاوانە ئێستا کەوتونەتە بازاش و لە زیندانان تا ئێستاش لە زیندان ماونەتەوە. ئەلبەتە ئەمە لە شارەکانی تریشەر بووە لە ڕەشت لە ئەهواز لەمانە ڕووی داوە، بەڵام ئەوەی کە بەرچاوە لە کوردستان تۆزێک فەزاکە سەنگینتر بووە. لە دیواندەرە سێ کەس گیراون گرمە ناوەکانیان وەک خۆی بخوێنمەوە هیوا قوڕیشی، کاوە محەممەد زادە، ئومیدی شا محەممەدی، عوسمانی ڕەزایی، پەرویزی ئەحسەنی. ئەلبەتە 5 کەسن لە سنە تایسێ هەواڵەکان باستەواکەن کە یەک کەس گیراوە بە ناوی سەلاح حاج میرزایی. لە مەریوان 3 کەس گیراوە، تەحسین مستەفا، سەیوان سلەیمانی و ئارامی قادری. لە ئەوەی کە زۆر ئاماری دەستگیرکراوەکان لەسەرەوەی لە شاری سەقزە زیاتر تایسێ لە 18 کەسە کە ناوەکانیان خالدی عەبدوڵڵاهی، محەممەی فەتاحی، سلەیمان عەبدی، عەزیز مەرەزی، ئەنوەری فەرەجزادە، سەلاحەدینی حسێنی، قادری یەسرابی، مەرزیەی تەڵایی، زاهیدی مرادی، ئامانج ئەمینی، ئەنوەر فەرەجزادە، ئاوات ڕەزەوی و ئیسماعیلی ڕێحانی. ئەم 18 کەسەش تایسێ لە سەقز گیراون، هەڵبەت لە گیلان تعدادێکی تر گیراون لە شارەکانی تریش، بەڵام لەوان بە قەراری وەسیقە چەند کەسێکیان تایسە ئازاد کراون. ئەوەی کە بە کولی جواب بە وڵامەت بدەمەوە ئەوەیە وەڵام بە داخوازی کانونی سنفی مامۆستایان درراوە، خەڵک بەشداری کرد لە خۆپیشاندانەکان. ئەو خواستانەی کە پێشتر قەراروا بوو لە ناڕەزایەتیەکان مەترەح بێ لە دروشم و لە خواستەکانی ئەمڕۆی ناڕەزایەتیەکانە ڕەنگی دابووانە، بە تایبەت خواستی ئازادی دەست بەجێی مامۆستایانی دەست بەسەرکراو، خواستی دادگاییکردنی ئەو کەسانەی کە دروستکەری سێناریۆ و ئەو نەوع لە ویددیویانن کەیانەوێت ئەم هەڵسوڕاوانە منتەسەب بکەن بە مەسایلی ئەمنیەتی ئەوەی کە لە چوارچەوەی کۆماری ئیسلامیە و ئەمەش لە بڕیارنامەیەکە کە دراوەتە دەرەوە حتمما دواتر ئێوە و هاوکارانتانی شاری پێەکەن مەطرح. ناڕزایەتی معلمان لە زۆربەی شارەکانی ئێران و کوردستان بەڕێوەچوو. هەدەفی ڕژیم لە دەستگیرکردن و توندوتیژی نواندن سەبارەت بە ئەو معلمگەلە چییە؟ دیارە کۆماری ئیسلامی هەر کات خواستێکی بەرحەق بەرامبەری مەطرحە بێت بۆەوەی کە چونکە وەڵامێکی نییە بەرامبەر بۆ خواستانە ویان نای هەوێت یا ناتوانێت وەڵام دەرەوە بە خواستەکانی بێت. بۆ نمونە باشترکردنی مەعیشەت و ژیان و گوزەرانی خەڵک، باشترکردنی مەدارس و شێوەی ئامۆزش لە ئێران، چاکسازی لە سیستم و ساختاری پەروەردەکردن لە ئێرانە. ئەمانە کۆماری ئیسلامی ناتوانێت یا نایهەوێت ئەمانە چاپکە. دێ وەختێک خواستێکی ئاوا جەماوەری و گشتی ڕوبەڕوە بێتەوە وەکو هەموو ئەوانەی تر لەگەڵ تەنیا ئەبزارێک کە بەدەستیەتی سەرکوبە، خەفەقانە، ترسە، شکنجەیە، ئیعدامە، دروستکردنی سناریۆیە. ئەمانە تەنیا ئەبزار هەیەکن کە بەدەست کۆماری ئیسلامیەوەیە بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ خواستی ڕەوا و بەرحەقی سنفی، تەنانەت سنفی کۆمەڵانی خەڵک لە ئێران، باشترکردنی ژیان و گوزەرانی خەڵک
شتێکی نەسیاسیە نە ئەمنیەتیە زیادکردنی سفرێ داخوازی کار داخوازی حقوقی ئیزافە داخوازی بیمە بێهداشت مەسکەن جادەوبان تەواوی ئەمانە لە ئێرانە لەگەڵ ئەشکەنجە ڕوبێت لەگەڵ سەرکوب ڕوبێت لەگەڵ زیندان ڕوبێت بۆیە ئەمە وڵامی سەرەکیە کۆماری ئیسلامی بە هەموو خواسێکی بەرحەق لە چوارچەوەی دەسەڵاتی خۆیان دەست خۆش بێ زۆر سپاس بۆ تۆ هاوڕێ سپاس بۆ دەرفەت زۆر سپاس